پێکهێنانی ئەو لێژنەیە هەنگاوێکی باشە بۆ ڕێخستنی یەخستنی زاراوەگەری میدیایە و وشە سازی و زمانی گۆکردن لە نێوان یان لە دەستگاکانی میدیاییدا هەنگاوێکی سەرەتایە بۆ ڕێخستنەوەی زمانی میدیا لە هەرێمی کوردستان چاوەڕێی دەرئەنجامی باش دەکرێت لەو دیدار و لەو کۆبنەوەی کە ئەمڕۆ دەکرێت هەنگاوی یەکەمە بەڵام گومانی یان تەسەوەری باش دەکرێتەوە ئەو لێژنەیە کاری باش و کاری چاکە لە مەسەلی زمانی میدیا لە هەرێمی کوردستان بۆ ئەوی ئەو بێسەری و بەریویان ئەو ماڵجیایە لە نێوان دەستگاکانی ڕاگەاندن هەیە هیچ نەبێ زمانێکی نیمچە ستاندارد بۆ میدیاکاران و بۆ یان بۆ دەستگاکانی ڕاگەاندن ڕێک بخرێ ئەویش بە هەماهەنگی لێژنەی زمان و میدیا لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندن بۆ ئەوەی زمانێکی کوردی و ڕوون و ڕەوان و بێگرت لە نێو ماڵ و لە نێو ڕۆح و بیری و هزری تاکەکانی کووردا ڕنگ بداتەوە.